الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. لا درجي شرحي 40 نووي جيشتنا فرمودي بستحوت دفرمي عن نواس بن سمعان رضي الله عنهما عن النبي صلى الله عليه وسلم قال: البر حسن الخلق، والإثم ما حاك في نفسك وكرهت أن يطلع عليه الناس. رواه مسلم. وعن وابصة بن معبد رضي الله عنه قال: أتيت رسول الله صلى الله عليه وسلم فقال: جئت تسأل عن البر والإثم؟ قلت: نعم. قال: استفت قلبك، البر ما اطمأنت إليه النفس واطمأن إليه القلب، والإثم ما حاك في نفسك وتردد فيه الصدر، وأن أفتاك الناس وأفتوك. أو الشهر مسلم الروايات كردوة بودو الروايات أو فرمودة باز كراون. طبعا أو فرمودة بيمخوش أمر وتركيز لسردو خالب كينوا جاري بيغمبري خوا عليه الصلاة والسلام دفرمي: البر حسن الخلق. تاكي همو كو كردو توا بيغمبري خوا عليه الصلاة والسلام بحمو بشكاني والتي لا أخلاق الروشت جوان. البر حسن الخلق كواتا أوانيك روخوشن، أوانيك أخلاق الروشت جوانيان هي بيغمبري خوا عليه الصلاة والسلام بإنساني تاككاري لقلم داون. البر حسن الخلق جا بر برابر رزاني همو تاكيشي دقريتوا هم لقى الخوا تبارك وتعالى باشترين تاكا لقى الخوا يقول تسوي كبي برستي وشرشي بوب الريار ندي كتفاعليشي إيجابي لقى الناو صفتكاني خوا يقول بكي تبارك وتعالى ئاشنایەتی و شارەزابوون و ناسینی خوای پەروەردگارت بە شێوازێک بێ کە لە خوا بۆشێتەوە تەبارەک و تەعالە. لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چاکە ئەوەیە کە ئینسان شوێن کەوتوویەکی باشی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام، خۆشت بوێ، سەڵەواتی لەسەر لێ بدەی و ڕێز و حورمەت لە خێزانەکانی و لە ئەهل و بەیتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و لە هاوڵەکانی بنی. ئەوجا لەگەڵ قورئان، لەگەڵ شەریعەت، لەگەڵ خودی خۆت، لەگەڵ موسڵمانان، لەگەڵ دایک و باوک، لەگەڵ خێزان، ئەگە بێی خوردی کێوە ئەبوابی بڕ و چاکە زۆرن. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لێرانە هەمووی کۆ کردوێتەوە لە چ؟ لە ڕەوشت و ئەخلاقی جوان. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێشەوەی کە وەحیشی بۆ بێ، پێشەوەی کە بێتە پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام، پیاوێکی ڕووخۆش، پیاوێکی سەهل، پیاوێکی دەستپاک، پیاوێکی داوێن پاک، پیاوێکی ڕاستگۆ و دائیمەن حەزی لە چ کردووە؟ لە قازانجگەیاندن بە خەڵکی کردووە کە بەڕاستیەوە سەرچاوەی ڕەوشتی جوانە. دائیمەن ئینسان حەز لە چاکەی خەڵکی بکە، حەز لە خۆشی خەڵکی بکە، حەز لە بەختەوەری خەڵکی بکە. ئەوە سەرچاوەی ئەخلاق و ڕەوشتی جوانە. ئیوایە پێچەوانە، ئیواگە خەڵکی بینەیەک پێکەنێ و بەخۆی وەچی دیستی هەیاسی لە جێی خۆی دەنە، پێی ناخۆشە خەڵک پێش بکەنیت، پێی ناخۆشە خەڵک مەسەلەنی نەخۆش نەبی، پێی ناخۆشە خەڵک هەیبی، پێی ناخۆشە خەڵک مەسەلەن سیارەی جوانی هەبی، جلی جوانی دەبەردا بێ، منداڵی چاچی هەبی، منداڵی زیر، پێی خۆشە منداڵەکانی هەموو سەفر بینەوە، هەمووی وەچی گۆتی شاهدایان وەرگرتەوە، پێی خۆشە هەموو ساقیت بن. ئەوە نەخۆشیە. لەبەرەوە ئینسان دائیمەن برا بەڕێزەکانی خۆم هەوڵدا
ئەخلاق و ڕەوشتی خۆی بشبهێنێتن بە ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لە دایکی ئیمانداران دەپەرستن دەربارەی ئەخلاقی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ کانە خولوقه القورئان ئەخلاقی پێغەمبەری خوا قورئان بوو یعنی چی؟ یعنی قورئان منهج و بەرنامەیەکی متەکامیلە پێویستی بە هیچ شەرح و تەفسیل و هیچ زیاد و کەمێک نییە بۆی بکەی ئەگەر بتەوێ بە شێوەیەکی وەسەطیەت کە خوای گەورە دەوێت لەو دنیادا بژی بەبێ زیاد و کەم لەگەڵ دۆست و دوژمن بەڵام بە شەرتێک کە لێی حاڵی بی نەک بە هەوا و ئارەزووی خۆمان ئەو ئاەتە تەحریف کەین و ئەو ئاەتە تەشبیه کەین و ئەو ئاەتە تەعتیل کەین و ئەو ئاەتە بڵێن کاتی نەماوە ئەو ئاەتە بڵێن وەڵاوە بۆ زەمەنی من هاتووە ئەو ئاەتە لە خەڵکی دوای مێ هێکان لە خۆ نایاڵیتەوە و زۆر گرینگە برا بە ڕێزەکانی خۆ ئینسان کاتێکە لە خزمەت ئاەتەکانی خوا ڕادەوەستێ لە خزمەت فەرمودەکانی پێغەمبەری خوا ڕادەوەستێ عەلەیهی سەڵات وسەلام کە گوێمان لێ بوو یعنی بە زەڕەبینێکی زۆر ورد تەماشای ناقی خۆمان بکەین بزانین داخۆت تا چەند ئەوەی کە ئەمە باسی دەکەین لە ناو خودی خۆماندا وجودی هەیە ئەوجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ والئثم ما حاك في نفسك وكرهت أن يطلع عليه الناس والله پێویستی بە هیچ فتوایەکی ناکات هەر شتێکە شەرمت کرد باسیکەی نەوێرای باسیکەی لە ناو خەڵکی بزانەوە تاوان و گوناهە باسیەوەی ناکەم هەندێک کابرا دەبینی مابەینی خۆ و خوای خۆی هەندێک فەضائیل و چاکە و کاتی تایبەت و عیبادات و خواپەرستی تایبەتی هەن باسی ناکاتن ئەوە نا ئەوە لە شوێنی خۆی پێویستەکان بۆ شوێنێکە یەومە توبلە سەرائیر ئەلێ وێن کابرا هەندێک شتی مابەینی خۆ و خوای هەڵگریتن لەوێن دەرە ئیشی پێ دەبیت بەڵام مەسەل مەبەستم لێرانە خراپەیە والئثم ما حاك في نفسك وەکو بڵێ تەڕەدودێک انقلاباتێک خەفەقانێک هەیەجانێک ئەلەو دڵ و دەروونەی ئینسانیدا دروست دەبێ پێ ناڕحەت دەبی ئینسانی ئیماندار برا بە ڕێزەکانەوە باسەوەی ناکەین کە کابرا کەلا بەڵڕانە عەلا قولوبیهم کابرا کە تووشی ڕێین هاتۆ تووشی قوفڵ هاتۆ و تەواو ڕەش بووە وەچی ئەوەی دەڵێ گوناه و تاوانی وەکو پێشکەیەک تەماشە دەکە ئاوا لێ دەکا بڕوان نا بەڵام ئەو کەسەی کە ئیماندارە ئەو کەسەی کە بۆ خوا سوڵحاو ئەو کەسێک کە ئەسڵی ئیمانی هەیە ئەو کەسەی کە تاموچێژ لە عیبادەت و خواپەرستی دەکا هەر گوناهێکی کرد تووشی قەلەقی نەفسی دەبێت نامورتاح دەبێت لەبەرەوەی عولەما دەفەرمون تەماشە بکە گوناه گچکە و گەورە قەت فکر لەوەی مەکەوە فکر لەوەی بکەوە کە لە حەقی چی ئەو تاوانە دەکەی قسەی چێ دەشتێنی فکر ئەلەوەی بکەوە ئەوجا برا بە ڕێزەکانی خۆم ولله المثل الأعلى نمونەی هەرە بەرز بۆ خوای پەروەردگار تەبارەک وتەعالە هەر کاتێک خۆشەویستی هەبوو گوێڕایەڵی مطلق دەبێتن ئاگاتان لێ بێتن هەر کاتێکی خۆشەویستی هەبوو گوێڕایەڵی مطلق دەبێت هەر کاتێکی خۆشەویستی نەبوو گوێڕایەڵی و ئەوە نامێنێت ئینسان کە خوای خۆشویست گوێڕایەڵێکی مطلقی بۆ خوای دەبێت تەبارەک وتەعالە لە ئەمر و فەرمانەکانی دەرناچی لە هەر کاتێک بزانی کە خوا پێی خۆشە وجودی هەبێ پێی خۆشە حزوری هەبێ پێی خۆشە بەخەبەر بێ پێی خۆشە نووسە بێ پێ هەر حاڵەتێکی بەسەر ئینسانی دادێ بزانی خوا چێن دەرێ پێ خۆشە چه حاڵەتی پێشی خۆشە ئاوا دەکات بۆ دەیوێ ڕەزامەندی خۆشەویستەکەی خۆی جێبەجێکات ولله المثل الأعلى کابرا ئافرەتێکی خۆش دەوێت تەماشە چێ لە خۆ دەکاتن خۆی مبتەذەل دەکات هەرچی داوای لێکات دەیکات بڵێ سەعات دوی شەوێ وەرە قسەت دەگەڵ دەکەم بە تەلەفۆنی نانوی هەتا سەعات دوی شەوێ دەوەی بڵێ کاکە وەرە شەو نوێژام کە هەتا سەعات دوی شەوێ چاو بەچێ دەکرێت ئیلۆ پێت دەکرێەوە ئەها خۆشەویستیەکە خەلەلەکە لە خۆشەویستیەکەیە خۆشەویستی بۆ ئەو کچەی گەورەترە لە خۆشەویستی بۆ خوای پەروەردگار تەبارەک وتەعالە لەبەرەوە زۆر گرنگە ئینسان ئەو حاڵەتانە ئاگای لێبێتن ئەو جا دەفەرمێ ئەو ئینسانە ئیماندارە ئەگەر گوناه و تاوانێکی کرد مەعسیەتێکی کرد ڕاست
کو دەبینی مەسەلەن ئێستا گێکی سیارەی تەماشەتان کردێ لە ئاخیری تقریبەن بەشێکی گچکەی خەتی سوورە ئەو خەتە سوورە یانێگە زۆرت پێ لێنا زۆرت تەنگاو کرد و تاوت داوەکو تاژی هەر پێت لێنا هەر سەرت ناسەرسەری ئەگە گەیشتێن دەریانی ئاگات لێبی بۆی هەیە مەچینەکەت بسووتێتن بۆی هەیە وەزەکەت خراپی وەزەکەی یعنی ئینسانی ئیماندار ئاوایە دڵ ئینسانی ئیماندار هەر گوناهێکت کرد ئەو خەتە سوورە لێ دەڵێ ئاگات لێبیت وەزەکەت خەتەرە ئەها ما حاکە فی نەفسیکە وەزەکەی تێک دەچێتن پێی ناڕحەت دەبێ دەزانێت جسمێکی غەریب دەیوێ بێتە ناو دڵ و دەرونی ئینسانی تەقەبولی ناکات دڵی ساغ و سەلیم لەبەرەوە ئەوجا چێ پێی خۆشە بڵێ وەڵا ئەوڕۆ چوم فەرمو چێت جورئەتی ئەومان هەیە ئەگە گوناهیشمان کرد بڵێ وەڵا چوم ئەوڕۆ بەخوا بران نەزەری چاکم کردن ئەوڕۆکە ئەوڕۆ مەسەلەن ئاوام کرد ئەوڕۆ ئەو گوناهام کرد ئەوڕۆ معاملەیەکی چاکم کرد ڕیبایەکی باشم ئەوە کردووە چێ جورئەتی ئەوەی هەبیکە کە بشیکە بە عەمەلی کەس دەیکە لەبەرەوە تەماشە دەکەی دائیمەن ئینسان یعنی ئێستا کابرا تەلەفۆنێکی بۆ دێت خێزاندارە خێزانی لێوێن دەرێ دانیشتووە ئەگەر ئەو تەلەفۆنە شوبهە بێ عیلاقەیەکی لەگەڵ ئەو ئافرەتەی هەبێ لەکن خێزانی قسانی دەگەڵ ناکات پێی ناخۆشە مەسەلەن بێت دەچێت لە شوێنێک دیکە خۆی لە خەتی 36 دەدا وەڵا ئەوە برادەرێک بوو کوڕ بۆ درۆی دەکەی برادەری چ کاک بەڵام ئەگەر حاڵەتێکی دیکە بێ ئافرەتێک کە پرسیارت لێ دەکات دەکەی سەمان خارجی و لەکن خێزانت فەرمو خوشکە بە ڕێزەکەم بۆ چکە خیانەتت نەکردووە ئەوجا ئینسان برا بە ڕێزەکانی خۆم ئەوەندەی کە شەرم لە خەڵکی دەکا ئەوەندەی ئیمانداران دەڵێن بەڕاستی ئەوەندەی کە حیساب بۆ ڕێی خەڵکی دەکا ئەوەندە حیساب بۆ خوای گەورە بکە خوای گەورە تەبارەک و تەعالا حاڵەتە زۆر باش دەکات زۆر بەرەو پێشی دەبات ئەوجا دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو شێچێکە لە معجیزەکانی پێغەمبەری خوا تەبارەک و تەعالا یەکێک لە سەحابەکان وابیسەی کوڕی مەعبەد ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت دێ بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پرسیاری لێ دەکا بەڵام پێش پرسیاری لێ بکات دەفەرمێ هاتووی دەربارەی چاکە و دەربارەی خراپە پرسیارم لێ بکەی دەڵێ بەڵێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەندێک حاڵەتی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام کە بە ئەسحابانیان گوتۆ بۆچی هەندێک پێشەوەی کە قسە بکەن یان پێشەوەی کە هەڵوێز بنوێ یان پێشەوە کە پێیان گوتون بە تەمای شتێکی والانیان بە تەمای ئەو قسەی بکەی بۆی کە زیاتر کابرا ئیمانی دامەزراوتر بێ یەقینی ڕاستەختر بێ کەەوە پێغەمبەری خوایە تەبارەک و تەعالا بەس خوا دەزانێت ئینسان پێشەوەی کە قسەیەک بکە ئەو قسەیە چێ و چنیە و بە مەبەستێتی چ بڵێتن بەڵام هەندێک جاری شیاگەتان لێ بێتن کەسێک کە بووە وەلی خوا کە بووە خۆشەویستی خوا جاری وایە کاورە دێتە لات دڵت دەنێتن دەڵێ و پیاوە بە تەمای ئیشێکی ئاوا لێ یان ئێستا داوایەکی ئاوا تێ دەکات یان دەڵێ کاکە وەڵای بە تەمای شتێکی ئاوا بکەی ئەوە معجیزە نی ئاگاتان لێبێ ئەوە کەڕاماتێکە خوای گەورە بە هەندێک لە خۆشەویستان و لە ئەولیای خۆی دەدا خوای گەورە لەوانەمان بجێڕی یا رب العالمین دەفەرمێ بەڵێ پێغەمبەری خوا بۆەوە هاتووم دەفەرمێ ئستەفتی قەلبەک پێویست ناکە بڵێ مامۆستا فڵان کەس فیسار شێخ دڵی خۆت بە مفتی بێت ئەگەر دڵ صحیح بوو سەلیم بوو إلا من أتى الله بقلب سليم ئەو دڵە باشترین و عالمترین و چاکترین و ڕازگۆترین مفتیە بەداخەوە دەڵێ مفتینە ئەو زەمانەی کاورا بە گوێرەی نەفەرەکە فتوات بۆ دەدات بزانی داخوا ئەو کابرای بەدین بی بۆی ئەوە دەکاتەوە ئی بێدین بی بۆی شل دەکاتەوە بە کەیفی خۆی یانی بەس پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئستەفتی قەلبەک لە دڵی خۆت بپرسە مابەینی خۆت و خوا ئەرێ دڵە ئەوەی بکەم یان نەکەم ئەو حەڵاڵ یان حەرامە ئەویش دەڵێ وەڵا ئەگە لە ناو خەڵکێکی موسڵمان و بەدین توانیتەوە شتێک بکەی زۆر تەبیعیە و ئەگە پێشت عەیب بۆ حەرامە بەلایدانە چی کوڕە دەفەرمێ استفتي قلبك البر ما اطمأنت إليه النفس طبعا
برا بەڕێزەکانی خۆم کاتەکەمان زۆر کەمن لە بەرنامەکان دەنا مەسلەی دڵ و مەسلەی نەفس لێک جیاوازن. دڵ ئەو پارچە گۆشتەیە کە خوا خەڵقی کرد و حیواناتی شەیەتی، بەڵام لەگەڵ ئەوەی کە خوای گەورە ئەو دڵی بۆ ئینسان خەڵق کردووە، حاڵەتێکی ڕوحانی دیکەی خەڵق کردو لە ناو ئەو دڵەدا کە ئەو حاڵەتە ڕوحانیە مکەلەفە لە وەرگرتنی وەحی خوای پەروەردگار و خۆپاراستن لە خراپەکان و تەشجیعکردنی ئینسان بۆ چاکە و چاکەکاری. ئەوجا نەفسیش تەماشە دەکەین خوای پەروەردگار هەر لە قورئاندا بە سێ شێواز باسی کردووە: نەفسی مطمئینە، نەفسی لەوامە، نەفسی ئەممارە. یعنی بەڵام یەک نەفسە حاڵەتەکەی بەسەردادێن، گۆڕانکاری بەسەردادێن. لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چاکە ئەوەیە کە ئینسان وەکو بڵێ پێی ئاسوودە بێ و ئەو نەفسە ببێتە نەفسێکی مطمئینە، ئینقلابات نەکا، خۆپیشاندان نەکا، گلەیی لە ئینسانی نەکا. ئەها نەفسی لەوامە چییە؟ ئەوەیە کە ئینسان خراپەیەکی کرد لۆمەت بکاکە کە بۆ هات کرد، ئاخر لە تو ناوەشێتەوە، ئەدی حیساب ناکەی بۆ ئەو ڕۆژەی کە تو دەگەڕێەوە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. ئەو جا برا بەڕێزەکانی خۆم دەفەرمێ چی؟ واطمأن إليه القلب، ئەو دڵە زۆر پێی ئاسوودە دەبێت، زۆر پێی مرتاح دەبێت. هەر تەماشەکەن واللهی هەر کاتێک ئینسان چاکەیەکی کردنیە دڵی زۆر ئاسوودە و مرتاح دەبێت، زۆر کەیفی خۆش دەبێت. یعنی تەماشەکەن هەر نمونەیەکی ئەوەی دەچی هاوکاری برایەکی دەکەی، دەچی یاری ئیشی لەگەڵ دەکەی، زۆر ماندوو دەبی، بەڵام کە دێوە زۆر مرتاحی. بۆ چکە دەزانی ئیشێکی باشت کردووە. بەڵام بڕۆ لە شوێنێکی سیاحی دانی، شەلاقان لە سەلاقی دانێ، هیچ ماندوو مەبە، شوێنەکە پڕی فسق و فەساد بێت، دڵت دەکوشرێ، دێوە نیە زۆر نامرتاح دەبی، خۆیش نەکردووە، ماندوو نەبووی، بەڵام حاڵەتەکان ئەو جیاوازیان هەیە. وەلە ئاخریدا دەفەرمێ والإثم ما حاك في النفس وتردد في الصدر. گوناه و تاوان ئەوەیە کە ئینسان وەکو بڵێ بیەوێ بیشێریتەوە، پێی ناخۆش بێ نەفسەکەی خۆت و دڵت وەکو بڵێ لە ئەنجامدانی پاش و پێش دەکا، بڕیار دەدا، پەشیمان دەبیتەوە. ئەگەر هەموو خەڵکیش فتوات بۆ بداتن، بە قسەیان مەکە، لەبەرەوەی باشترین مفتی ئەو دڵی خۆتە. یا ڕەبی خوایە ئیمانمان سەلامەت کەی، عاقبەتمان خێرکەی، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی. یا ڕەبی خوایە داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکەی یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە ئەو دەرسانەش بخێتە رازووی هەموو لایەکمان و هەموو لایەکمان پێی سەربەرز و سەرفراز بکەین. یا ڕەبی خوایە وامان لێ بکەی ئەو فەرمودانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لە خزمەتیاندا دەبین بۆمان بە عیبادەت و بە مەجلیسی ذکر حیساب بکەی و مۆفەقیشمان بکەی ئەو کەم و کوڕیانەی کە هەمانن لە نەفسماندا، لە ڕوحماندا، لە دڵماندا بەسەریدا زاڵ بین و ببنە ئاوێتەکردن لەگەڵ ئەو فەرمودانە و ئیسلاحی نەفس و دڵ و دەرونی خۆمانی پێ بکەین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.